ئیماندارانی خۆشەویست، ڕەمەضان دەرزی زۆری گەورەی پێداوین. هەر کەسێ لە ڕەمەضاندا ئەگەر سوودی وەرنەگرتوێ، ئیسفادەی نەکردبێ، ثەمەرات و بەرهەمی دەست نەکەوتبێ، بەڕاستی ڕەمەضانەکەی ڕەمەضان ئەو ڕەمەضانە نییە کە ئینسان دڵخۆشکەر بێ بۆ خۆی. بە تایبەتی بەچیا دەستمانەکەوێت لە دوای ڕەمەضان. پاش ڕەمەضان مانگی ڕەمەضانی پیرۆز بەوا دەرمانەکەوێ ئێمە ئەو دەرسانەی ناو ڕەمەضان ئایا کاریگەری بۆ لێمان یان هەم گەڕاینەوە بۆ جاری جاران. ئەگە بگەڕێینەوە بۆ جاری جاران، ئەوەتر هەر وەک عادەت و تەقالید فێر بووینە لە ڕەمەضانە بین بۆ مزگەوت و عیبادەت کەین و دوای ڕەمەضان بچینەوە، ئەو هیچ ئیسفادەی نییە. ئەگەر وا بێ ئەو کەسانە پێیان دەڵێن عوباد و ڕەمەضان، عیبادەتی بەس مانگی ڕەمەضانەکەن، هیچیان دەست ناکەوێت لە پاداشتی قیامەت. لەبەری خوای گەورەش پیان ئەڵێ لە قیامەتە ئێوە بەس لە ڕەمەضانەکانە عیبادەتتان دەکرد، دوای ڕەمەضان واستانە هێناوە چوونە سەر قاڵب و شێوازی خۆی بۆ خۆتان، لەو شێوازە بەردەوام بوون هەتا ڕەمەضانێکی تر. ئەم ڕەمەضانە هاتنەوە بۆ مزگەوت و جمعە و جەماعات، و دوای ڕەمەضانەش هەمە ڕۆیتانە سەر کارەکەتان لە ژیانتانە دنیا وا بوو. ئەگەر وا بێ ئەو ڕەمەضانە ئاوا بێ، بەڕاستی هیچ سوودی نییە، هیچ ئیسفادەی نییە. ئینسانی مسلمان ئەبێ زۆر وریای خۆی بێ. یەکەمیان لەوانە ئەتەقوا و دووەمیان ئەشکر. یەکەمیان لە خواترسیت ئەبێ زیاد بکە لە ڕەمەضانە، یعنی لە خوا نێزک بیتەوە بۆ حەمکە عیبادەتە، و بەوەش هەر بە خواترسیت خوای گەورە تاعەتەکە و عیبادەکە لێ قبوڵ ئەکا. چونکە خوای گەورە فەرمێ ئینەما یەتەقەبەل الله من المتقین. خوای گەورە لەو کەسانە قبوڵیەکە تاعەت و عیبادەت و چاکە و چاکەکاری کە لە من دەترسن زیاتر، واتە تەقوای خوایان هەیە. تەمەن ڕەمەضانش وای لێ کردوین، ئەگەر ئەمە ئەبێ ئەم دەرسەی دوای ڕەمەضان ئەبێ بەردەوام بێ، تۆ بەس لە ڕەمەضانە عیبادەتکەی و پاشی ڕەمەضان نەبێ. کوا و حەمکە مسلمانانەی جمعەی پێشی ئێستا جێ نابووە لە مزگەوتەکان، ئەی کوانەوانە لەکوێن ئێستا خەوتون؟ تۆ بڵێ ئەو خودای گەورەیە، هەر ئەو خودایە نییە ئەم جمعە و جمعەکەی تر، هەر ئەم ڕۆژانەی ئەم مانگە و مانگەکانی تر، هەر ئەو خودایە نییە. بەڵێ ئەی بۆ نایەن؟ ئەی چی وای لێ کردوون سارد بنەوە؟ ئەی چی ڕۆژ وعدیان نەدا بەخوا؟ شەو نوێژەکانیان چەندێ گریان لە دیوانی خوادا و چەندێ هاواریان کرد و وتیان ئێمەتر خراپە ناکەین، خودایە ئێمەتر ناگەڕێینەوە. ئەی کوا؟ ئەی لەکوێن؟ ئەی مزگەوتەکان نوێژی بەیانی دوو سیرەیە، ئەی کوا و دوای؟ ئەی کوا حرەمەکان پڕە بوو؟ ئەی عیشاکان سێ سیرەیە، ئەی کوا حرەمەکان پڕە بوو؟ لەکوێن؟ کوا و مسلمانانە لەکوێن؟ بۆ عیبادەت نەما، تەواو بوو. ئیتر موژدەی باشتیان پێدراوانە بڕۆن پاڵدەنەوە لە ماڵ. نا، عیبادەت ئاوا ناکرێ ئیمانداران. عیبادەت ئەگەر ئاوا بکرێ زۆر ئاسانە، بەس لە ڕەمەضانە بێ عیبادەتکەی دوایەوەتە تەواو واز بێنی. نەخێر، بەڵکو ئەبێ پاش ڕەمەضان ئەمە فێری کردوین، مزگەوت تەرک نەکەین، نوێژەکانمان بە جەماعات تەرک نەگەین، جمعەکانمان نەفەوتێ، خێر و چاکەکانمان بەردەوام بین. خەڵکی وا هەیە چیتە بەردەم خاپی. چەندەها کەس تەلەفۆنی بۆ من کردووە، ئەڵێ ئەچین خوای گەورە ماڵێکی پێداوە، ئەچێ فڵان کەس فەقیرە. ئەڵێ چی بێم فەقیرە؟ تاو نەبوو، من هەتا کەی بیدەمێ؟ وازانێ خێرەکە بە خەڵک. زەکات خێر نییە، زەکات ئەو کەسەی زەکات هێبێ مەمنونی فەقیر بێ بیدا پێی. بەڵام ئەمڕۆ وای لاتوە زەکاتش بووەتە خێر، ساحبەکەی وای لاتوە بە منەتەی داتە خەڵک. زەکات ئەوەیە کە ئەبێت تۆ مەمنووی بەرامبەرەکەت بی بلێت وەرگێ. بەڵام زۆر جا سێرەکەی بەداخەوە شەیطان ئەو کەسانەی وا خەڵەفاندووە، وازانێ ئەم زەکاتەش خێرەی داتە خەڵک، یان کەمێ خێرەکە وازانێتر پیاوێکی چاکە لە گشتی باشترە. ئایا تۆ دەزانی درهەمێکت لێ قەبڵ بووە؟ ئایا دەزانی ئەو زەکاتەی کە داوتە قەبوڵە؟ ئایا دەزانی ئەو سەدەقەی کە کردوتە قەبوڵە؟ ئایا ئێمە ئەزانی لە ڕەمەضانە عیبادەتمان کردە قەبوڵە؟ کێ زانێ جگە ئەڵڵا نەبێ؟ خەڵکەیە پوچەڵێ کاتەوە ڕەمەضانەکەی، لە پاشی ڕەمەضان مانگی ڕەمەضانی پیرۆز هەمووی پوچەڵە کاتەوە بە خراپە و خراپەکاری، بە ئەوەی خوای گەورە حەزیرێنی ئەم بەتاڵی ئەکاتەوە. ئەبێ ئینسان ئیماندار زۆر وریا بێ. یەکەمیان لە خواترسی، بەردەوام لە خوا بترسی. خواترسی بەس لە ڕەمەضانە نییە، لەمان ڕەمەضانە لە خوا بترسی، غەیبەت نەکەی، بوختیان نەکەی، هەموو شتە خراپەکان بخەیتەوە لاوە، دوای ڕەمەضان ئاسایی بێ و زۆر سادە بێ لات هەمووی بکەی.
ئەمە ئاوانە بێگەرێ. دووەمیانە شکر سپاسی خوا بکە کە ڕەمەضانت تێپەڕ کرد، خوا تەمەنیدا بۆ دوای ڕەمەضانیش. بەڵام ئەبێ ئەم سوپاسە بەردەوام بێ لەسەر ئەوەی کە لەشە ساغە ئەتوانی عیبادەت بکەی، خواتناسیوە، ئەتوانی خەیر و سەدەقە بکەی ئەگەر هەت بێ، ئەتوانی دڵپاک بی، ئەتوانی هەموو کار و کردارەکانی تر ئەنجام بدەی. خاڵێکی تر لەوانە ئەبێ لەو کەسانە ئیمانداران لەو کەسانە نەبین کە ڕەمەضان بەتاڵەکەنەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسیەکە و قورئانش ئاماژەی پێ ئەکا ولا تكونوا كالذي نقضت غزلها. ئەو ئاەتە کاتێ تەفسیر دەکرێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی ئافرەتێکمان بۆ دەکا. ئەو ئافرەتە خوریشی ئەکاتەوە. خوری کاتێ تەماشای پێغەمبەری خوا باسی کرد بۆ سەحابەش وتیانەی پێغەمبەری خوا مەبەستە چییە؟ ئەو خوریە کۆ ئەکاتەوە و پاشان شی ئەکاتەوە، هەمووی داڕزێنێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئیماندار هەیە ئاوایە عیبادەتەکەی کۆ ئەکاتەوە لە ناکا هەمووی چیەکە پش و بڵاو ئەکاتەوە، هەموو هەباء منثورە، هەمووی ئەداتە دەمباوە بادەی با هیچی بۆ نامێنێتەوە. ئیماندارانی بەڕێز وریابین لەو کەسانە نەبین کەوا عیبادەتەکانمان وای لێبێ بیدێن دەم بە هەواوە بڕوا. کابرا خەیری کردە هەتا ساڵەکەی تر باسیەکە هەتا ساڵەکەی تر هەر ئەڵێ ئەوەنە خێرم کرد، ئەوەنە سەغدەقەم کرد، ئەوەنە ڕۆژوم کرد، ئەوەنە وام کرد، ئەوەنە وام کرد. کورە باسی مەکە کاکە، باسی بۆکەی. ئەو باسکردنە واد لێ ئەکا تووشی ڕیابی بۆ خەڵک باسی کەی، خەڵک بێتە نیەتەوە لەگەڵ نیەتی دنیا و خوای گەورە و خەڵک بێتە یەک نیەت، ئەمجا خودای گەورە لێت وەرناگرێ. ئەبێ وریابیت چونکەوا لێ نەبێ ئەو کردەوانە بەدەستی خۆت بوچەڵکەیتەوە، کە بوچەڵت کردەوە خراپە بێ. خوا پەنامەمدا ئەو کاتە ڕەمەضانت خوانەکە ئەو ڕەمەضانە ئەبێ کە هیچت دەست ناکەیە و بێمایە دەمێنیتەوە. ئەمجا فەرمن یەکێکی تر لەوانە الئیخوەة الصادقة، برایەتێکی ڕاستەقینە. ئێمە هەموومان هاتین بۆ مزگەوت وامان زانی هەموومان لە ڕەمەضانە بە تەئکید خۆی گەر هەروا بێ براین هەموومان ئەبێ دوای ڕەمەضانە شەتا ئەڕوا هەروا بین، چکە ڕەمەضان عیبادەت فێری ئەوەی کردوین یارمەتی یەک دەین، دەستمان بە یەکەوە بێ، دەست یەکتری بگرین و پاشانش برایەتیکی بە قووەتمان هەبێ چی لە دایک و باوک شێگەر نەبین. چونکە ئینەمە المؤمنون ئیخوە، خوای پەروەردگارە فەرمێ ئیمانداران هەمویان بران، هەمومان براین، برای دینی بێژگە لە برای دایک و باوکی ئەوە شتێکی ترە. و هەروەها چونکە هەموو ڕۆژێ دووشەممان و پێنجشەممان دەرگای ئاسمانەکرێتەوە بۆ ئەوانەی کە عیبادەت دەکەن قبول دەبێ، ئیلاوانە نەبێ کە قسە بە یەکۆ ناکەن، ئەبێ وریای و خاڵە بین، زۆر وریایی بین. ئەمڕۆ مسڵمان ئەمە پژیۆ خستووە، زۆر بایەخی ناداتێ، قەومەکەی، خزمەکەی، کەسەکەی، عەشرەتەکەی، دراوسێکەی، برادەرەکەی، مسڵمانەکەی زۆر ئاساییە لای قسە نەکە، زۆر ئاساییە، زۆر ئاساییە لای نەک ڕۆژێ دوو ڕۆژ سێ ڕۆژ، بەڵکو ساڵ و دو ساڵ و دە ساڵ و 20 ساڵیش ئاساییە. پێغەمبەری خوا فەرمی هەر کەسێ ساڵێک لەگەڵ کەسێک برایەکی مسڵماندا قسە نەکاو کە ئەوەی کوشتێتی، هیچ فەرقی نییە. ئەبێ وریابین. ئەمە لە خۆمانە ئەم حەدیثانە بمان ترسێنێ، جا ئەگەر حەدیث و ئایەت نەمان جوونێنێ ئیتر تەواو عیبادەتی چی، مسڵمانی چی، ئیمانداری چی؟ من تێناگەم ئەو قورئانە خوێنینەوە هەمووی ئەگەر قورئانێ تەئسیر لە من و تۆ نەکا، جا ئەبێ چی قورئانێ بێ و ئێمەش چی دڵێکمان بێ، چی قورئانێ بێ خوێنین و چی دڵێکمان بێ لە خزمەتی ئەو قورئانەدا بێ. ئەو حەمکە فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر ئەو فەرمایشتانە هەمووی کۆ بکەینەوە و بزانیش و جێبەجێی نەکەی چیمان کردووە، بەخوای هیچمان نەکردووە، هەر ئەوە نەبێ لە قیامەتا زیاتر محاسەبەمان لەسەرا دەکرێ. ئەبێ وریابین دین ئەوەی کە بیستمان جێبەجێکەین بۆ خۆمان. و فەرموویان خاڵێکی تر لەوانە ئەو ئادەبە جوانانەی کە فێر بوون، زیارەتی یەکتری، هاتشۆی یەکتری، جەژن فێری ئەمەی کردوین، و سەدەقە و خێر فێری ئەمەی کردوین ڕەمەضان، و فێری ئەوەیشی کردوین ئەوەی کە حەڵاڵە دەستی بۆ بووین، ئەوەی حرامە دەستی بۆ نەبین. واتە ئەوەی بە تایبەتی چینی پیاوان لەگەڵ چینی ئافرەتان عرفێکەیە لە ناو ئێمە، ڕەحمەتتان لێ بێ تەرکیکەن، ڕەحمەتتان لێ بێ تەرکیکەن، گونەحبارن بەخوا، من ڕایەگەێنم بەخوا گونەحبارن،
نابێت و شوبرا دەستکاتە ملت و ماچتکە ئەمە گونەحبارە پێغەمبەرگیانە فەرمی عەلەیهی السەلات وەسسەلام نابێ ئەم عادەتانە مەڵێ بەخوا شەرمەکەم نابێ بڵێ خوشکە بەڕێزەکەم ئەمە حرامە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عەلەیهی وسەلەم ئاسنیە لە تەوقی سەردانە لەژێر چەناکەتەوە دەرچێ لەوە باشترە دەستدا لە دەستی ئەی تۆ بۆ بایەخی پێ نادەی تۆ لەبەرەوەی شوبراکەت عاجز نەبێ ئەی خوا عاجز بێ قەینا شوبراکەت عاجز نەبێ یانی چی ئەمە یۆنانێ ناوێنەی چی ئەمە یا ئەوەی حەڵاڵە بۆت یان کوڕە گەنج کچی گەنج چاک و چۆکینی لە جەژنا دەستدەن لە گیان دەستی یەکتری ئەمانە دروست نییە ئیمانداران مەڵێ نیەتمان پاکە ئەمە شەرعە شەرع پێتەڵێ مەدام حەڵاڵە بۆی نابێ دەستی بدا لە دەستی دایکتە سەری ماچکە قاچی ماچکە میمکتە ماچیکە ئەو حەوتەی لە قورئانە باس کراوە ئەمانە حەڵاڵە بۆت غەیری ئەمانە حرامە براژنتە براژنت حرامە بەس موقەتەن حرامە حرامی ئەبەدی نییە لەبەر ئەوەی بۆ لەبەر و براژنتە ژنی براتە ئەگە براکەت مرد دروستە تۆ بیگوازیتەوە و داوای بکەی کەواتە ئەسڵی ئیشەکە چیە حرام نییە فروعاتە بۆیە چوەتەوە قاڵبەوە یان عەکسەکەیشی هەروە بێتەوە ئەبێ وریابین ئیمانداران شتانێ نەکەین عرف ماواتە زەر غەڵەتە لەسەر غەڵەت هەر بڕۆین هەر گوێی نەدەینێ ئەو کاتە گونەحبارە بین لە دیوانی خوای پەروەردگار و هەروەها شووتویانە بەردەوام زیارەتی فەقیران هەژاران لە قەوماوان ڕەمەضان فێری ئەمەی کردوین پاش ڕەمەضانش ئەمە ئەنجام بدەین ئەبێ پاشی ڕەمەضانش ئەمە هەر ئێمە چی بکەین ئەبێ بەردەوام سەری لەوانە بدەین بە تایبەتی ئەوانەی بێکەسن هەتیون هەر بۆ خوا سەریان لێدە ئەگەر لە گەڕەکە تا وەک دراوسەیەک ئەگەر قەوم و خزمتە ئەوە دوو جا واجبە بێتەوە سەری لێدەی زەعیفەیەکە کەسی نییە ماڵێکی هەتیوە چەند ئافرەتێکن بەردەوام پرسیاریان کە لەگەڵیان بە هەژاران کۆڵانەکەت هەژار و فەقیری تایە ئاگای لێبێ ئێمە زۆر جار تێکەڵمان کردووە کەسێک تێتە ئەم مزگەوتە تۆ دانیشی یەکسەر دوو فرمێسکی عەسرانە ئەوە شوێنێ و هەمومان دڵمان ئەوەنە ساف و بێگەردە بڕای پێکەین ئیمانداران ئەوانەی دێن بۆ مزگەوتەکان ئەوانە فەقیر نین بەخوا فەقیر نین بڕۆ ببرسەوە دوای بڕۆ تاکید کەرەوە زۆر جار ئێمە تاکیدمان کردەتەوە تۆ فەقیرەکە لە بن باڵتە پێغەمبەرگیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئیمانی نییە سێ جا فەرمی ئیمانی نییە کە دراوسەکەی برسی بێت تۆ نانت بێ وارە بیخۆی ئەی ئەگەر فەقیر بێ ئەگەر ئەو فەقیری بێ تۆ دەوڵەمەند بی جاوە دوو جا ئیمانی نییە نەک یەک جا ئەگەر دروست بێ کەلیمەکە ئێمە خۆمان تەکید سەتاسەد ئەیناسین فەقیرە هەژارە هەتیوە لێ قەوماوە ئەمە ها لە بن دەستمانە نێزگە زۆر جا سێرەکە خێرەکە نادەینەوە دەین لە مزگەوتە کەسێ دێت نازە نەئیناسی نامان ناسێ ئەمە نە سادە و فەقیرین زۆر جار بەداخەوە نەک ئێمە لادیەکانمانیش فەقیرە لەم ڕەمەزانە بڕێ لادیەمان بۆ وەڵا با مەلای ئێرانیمان بۆ بێ مەلای ئێرانی تو زانی ئەمە مەلایە تو زانی مەلایە مەلا نییە چییە ئەمە چییە تێ بۆ لای تۆ ئەی تۆ بۆ کەسەکەی خۆت یانزەمان ڕەبەق وتا جومعەت بۆدا بۆ بانگی ناکەیتەوە لە ڕەمەزانە خزمەتی کەی و با بەردەوام لە خزمەت تا بێ خۆ ئەمە نەخۆی حەسەب و نەسەب چیە ناسی چەند پشتی بەدای خۆیان ناسی ئێمەوە نە سادە نەبین هەرکێ ڕوومان لێ بکا بڵێن باشە بن چاو سەر چاوم با بەوان نییە دینوانایەژێ دینێژە چاوکراوە بە بزانە تۆ پارە دەیتە کێ خێرە دەیتە کێ سەدەقا دەیتە کێ ئەبێ ئیمانداران وریابن شتەکانمان کە بە جوانی ئەکەین ئەبێ بە جوانیش بخێنە ڕێ بۆی خوای گەورە لێمان وەرگرێ خاڵێکی ترەوەیە فەستەقیم کەما ئومرت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای گەورە پێی فەرموو ئەمە ئەمرە بە پێغەمبەر فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەی محەممەد بەردەوام بە لەسەر تاعەت و عیبادەت بڕۆ هەتا ئەگەیتە خوا ئەمە پەیامێکە بۆ ئێمە ئەوەیشی کە لەگەڵتایە ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەش ئەفەرمێ هەندێک سوورەت لەناو قورئاندا پیری کردوم فەرموویانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کامەیە فەرمووی ئەوانەیە عەممە یەتەساءلون ئەمجا فەرمووی ئیدە الشەمس کوویرەت و هەندێک سوورەتی ترش یعنی ئەمە بەبەستی چییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاریگەری بووە لەسەر دڵی مبارەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قورئان کاریگەری لە پێغەمبەران ئەبێ لە شوێنکەوتوانشی هەبێ هەتا دوا ڕۆژ ئەمجا فەرموویە دی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لا يستقيم إيمان عبد حتى يستقيم قلبه
واتە ئیماندار ئیمانی کەسێکی باوەڕدار دانامەزرێ بیر و باوەڕی ڕێک نابێ ڕاست نابێ حتا دڵی ڕاست نەبێ حتا دڵی ڕێک نەبێ ئەمجا فەرمووی پێغەمبەری خوا و دڵشی ڕێک نابێ هەبا زبانی ڕێک نەبێ وریابن زبان ئەبێ زۆر ڕاک و ڕێک و پێک و جوان بێ بۆی دڵت پاک بێ کە دڵت پاک بوو ئیمانتش سەلامەت دەبێ ئەگەر زبانت لەگەڵ دڵتا پاک نەبێ ئیمانت سەلامەت نابێ و ئیمانێکی ڕاستش نییە ئیمانداران ئەبێ وریابین ئیمانێکی ڕاست و بتە و دەستێکی پێوە بگرین پاشی ڕەمەزان لە ڕەمەزاندا چۆن هەوڵمانداوە بۆ خەیر و خەیرات و لە پاشی ڕەمەزانشدا هەروە بین لە پاشی ڕەمەزان چیمان هەیە ئەوەمان هەیە کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام من صامە ڕەمەزان هەر کەسێ ڕەمەزانی بە جوانی گرت ئەمە حەدیسەکەمان هەتا ئێرە جێبەجێ کردووە ئەوانەی کە گردوویانە ئەوانەیشی کە نەیانتوانی و فیدیەیان داوە هەر گردوویانە لە پاشان ثم ئەتبعه ستا من شەوال لە پاش ئەمە 6 ڕۆژگیریە لە شەوال ئەم مانگی شەوال ئەمەت گرت پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام وەک ئەوەیە ساڵەکە چی هەمووی بە ڕۆژوویت ئێستا ئێمە 10 مانگ بە ڕۆژووین 10 مانگ بۆ خوای پەروەردگار لە تەرازووی ئێمە هەموومان نووسراوە ئینشاء الله تعالی ئەم عەبدانە فڵانی کوڕی فڵان 10 مانگ بە ڕۆژوو بووە 30 ڕۆژەکە 10 مانگ 6 ڕۆژمان ماوە بۆ 2 مانگی تر کێگەرەی کەتیبی کاتە ساڵێک ئەتوانێ بۆ خۆی یعنی هەر 3 ڕۆژ هەر ڕۆژی بە 10 ڕۆژە 1 ڕۆژ بگری لە شەوالە 10 ڕۆژە 3 ڕۆژ مانگێکە 6 ڕۆژ 2 مانگە ئەگەر ئەم 6 ڕۆژە تشگرت ئەوە ئینشاء الله تعالی ساڵەکە کامل تو بە خوای پەروەردگار بە ڕۆژوو بوویت ئەجر پاداشێکی گەورەیە لە دەستی خۆتان مەدەن 1 مانگی شەوال هەوڵدەن بیگرن ئەگە بتوانن 2 شەمان و 5 شەمانش بگرن ئەبێتە 2 پاداشت ئەگەر بتوانن لە ئەیام البیضە ڕۆژە سپیەکانی خۆمان پێڵین ساندە و چواردە ئەوەی کە لە ناوڕاستی مانگی عەرەبیە ئەوانەش بگرن ئەگە بکرێتە 2 شەم و 5 شەمش ئەوێتە 30 ئەجر دایم و سەعات منی ئەجر زیاتر بکەن ئێستا تۆی گری ئەگەر ئەزانی پێت ناگرێ زوو بیگرە زوو ڕۆژەکان بگرە و با بتوانی ئیش تەیە کاسبی تەیە دەوام تەیە ئیشی قورس تەیە ئەگەر هاتوانی بیخە 2 شەمە و 5 شەمان با 2 خێرت دەستکەوێ خێری 2 شەمەکە و 5 شەمەکە دەست ئەکەوێ و خێری شەوالەکەتش دەست ئەکەوێ خوای گەورە ڕەحمە مولایەکمان بکە عاقبەت خێرمان بکە عیبادەتمان لێ قبوڵ کە یا ڕەبی خوای لێ تەپاڕێن و مانگی ڕەمەزانمان لێ قبوڵ کەی